ئەو کچەی من کە لە ماڵی مێردەکەی خنچێندراوە یەکەم شت ئازاری جەستەیان داوەتە بەو کچەی من دومین لە سەعات هەشتی ئێوارە کوشتویانە ئەوجا سەعات 11 خەبەریان بە ئێمە داوە سێمین خیانەتی زەوجی لێ کراوە بەم بەڵگەیە و چەند بەڵگەیەکی تریش بە ڤیدیۆ سیدی تۆمار کراوە لە ناو فایدەکەی بەلە هەمووی بەلاڕێدا برداوە ئەو دەستگیر کرا هەفتەکی چۆ ژوورێ بەڕەڵایان کرد واسیدەی هەیە و ئێمە شەژارین لەوەندەی زیاتر دەستمان ناڕوە زۆر خراپ بوو لەگەری حەزیەتان بەرێ ئارێوڵە هیچمان و نەکراو ئەوان دەستیان دەڕۆ ما خراپ بوون و ئەرە زۆر لەگەری خراپ بوون و خراپبوونەوە بۆ کچەکەی خۆتان ئەوە گوتی مێردی خۆم دەوێ من داری خۆم لە بەخاتی من دارەکەی هەر گوتما قەیناکە مادەن لەگەری خراپ نییە بابستەوە ئەی باشە نەگیرا زاوایەکەتان بەرێوڵە چەند ڕۆژێکی جیران مانگەک دەبوو نێزیکە مانگەک جیرا بەریاندا هەرێوڵە ئەوتەمازانی چەندەبی کچەکەتان کوژراوە وڵا لۆ 5 مانجی دێ پیاوەکەی غەدری لێ دەکرد و دایم هەڕەشەی کوشتنەی لێ دەکرد و دایمەنی لەو ڕۆژەوە دامانە چای بە فرمێسێک بوو هەتا ئەوەلیا دەیگۆ ئەمە ئەنگۆیان نەگوتێ زۆر غەدری لێ کرد چنما پێی نەکە ئینامانەوە مانگەک بوو زیز بوو هەری خەرەتان بردیەوە چۆن هەڵی خەوەتان وڵا دەیگوت من واناکەمەوە خراپ نابم و لەگەر جارەچکە دەی بردەوە بە فێران